برنجی سوورمامە دروستەکە زۆر باش. تەوەرێکی تری پرۆگرامەکەمان کە چەند ڕۆژێک لەمە پێش 29 مانگ لە سێم ڕۆژی جەژنەوە لە شارباژێر و لە سەیرانگای سەرسیر کەرنەڤاڵی شایەکەی بناوی لێ بەڕێوە چووکە بە خۆشحاڵیەوە کە ئێمە لێرەوە ڕاستەخۆ هاوکارانمان لێ ئامادە بوون کە باسییان لە ئامادەکاریەکان کرد وام کەرنەڤاڵە ئامانجی سەرەکی چییە و بە تایبەتیش لەم کاتەیە کە لە جەژ نابووین و لە پشۆکان نابووین و خەڵکێکی زۆریش بە تایبەتی ڕووی کرد بۆ شارباژێر بۆی کە بتوانێت کاتەکانی لێ بەسەربەری وە بەشداری لە کەرنەڤاڵێکا بکە ئەم کەرنەڤاڵەش بێگومان کۆمەڵێک ئامانج لە پشتیوێتی تاکردنیەوەی کە چۆن جارێکی تر خەڵک ئاشناکەیتەوە بە شارباژێر و بۆ ناوچە دڵگیرەی سەرسیر و کە سەرانگایەکی هێچگار دڕفێنە بە و ناوچە شاخاییەوە و هەم ئەوەی کە جێگەی دڵخۆشی بوو من ناڵم بەسەوەی کە خەڵکی بۆ نمونە چوارتا و شارباژێر و خەڵکی ناوچەکانی ترە کە لە دەوروبەری ئەوێ نزیکن خەڵکی تر لە شوێنانی ترەوە هاتم بۆ سەردانی زۆر قەرەباڵقێکی پرۆدیان بکەواتە دروستکردنی ئەم کەرنەڤاڵانە و دیاریکردنی شوێن بۆ ئەم کەرنەڤاڵە تا چەند کاریگەری لەسەر ناوچەکە و لەسەر خەڵکی ناوچەکە و لەسەر شێواز و نەریت و خواردن و جلوبەرجی ئەو ناوچێش بەچێڵێ لەسەر ئەو کەسانی سەردانێکن جا بۆ ئێمە زانیاری زیاتر وەرگین لەسەر کەرنەڤاڵەکە و بەردەوامیشی هەیە کامڕێ مەقسەی لەسەرەکەین حەو ڕۆژەکە چۆن بووە بە حەو ڕۆژەکە ڕۆژ هەتا چواری شەش ئەو ڕۆژی کە من لە دایکەم و کەرنەڤاڵەکە کۆتایی پێت دیخوای شەڵڵا تەمەند زۆر سپاس جا بۆمە بەسەر میوانداری زۆر بەڕێز دکتۆر تیشکۆ حەمالیمان کرۆ بەڕێوەبەری کەرنەڤاڵی شایەکەی بناوی لە کە بەڕێزیان ئێستا لێرە ئامادەیەت کتۆ جان زۆر بەخێر بێ زۆر سپاس بەڕێزی سەرتابانی ئەو سەرچەند بیرانانی کورساتیش زۆر سپاس باش بێت بەڵێ ئەمە وەکو کۆمپانیای مۆریاز ڤیژنز بە پێویستمان زانی بۆ ئەفسانەیەکی کوردەواری کە بە ناوی شایەکەی بناوی لێیە کەرنەڤاڵێک سازکەین بۆ زیاتر ئاشناکردنی گەنجەکانی خۆمان بەو ئەفسانەیە و زیندوکردنەوەی هەستی شانازیکردن بە مۆرکی کوردانە و کەلەپور و ئەفسانەکانی خۆمان خۆی شایەکەی بناوی لە چیرۆکێکە کە شاعری مەزن پیرەمێرد باسی کردووە و دکتۆر علادین سوجادیش باسی کردووە کە باز لەوە کە کاتی خۆی لە دی بناوی لە دەیەک بۆ سەرڕێ بووە خەڵک زۆر هاتوشێ پیا کردووە حەفلەیەک کراوە حەفلەیەکی بووکوزاوە لە سەردەمی قایمقامەتی مەحموود ئاغای شیوەکەڵە لەو حەفلەی بووکوزاوایە وای لێ هاتووە هەر کەسێک ڕۆژی داهاتووە توتی من حەفلەکەم نەبینی و با بەردەوام بێتە درێژەی پێ کێشا و سێم ڕۆژی حەفلەکەش تقریبان مستەفا ئاغای شیوەکەڵ کە برای مەحموود ئاغای شیوەکەڵ ئەویش هاتوو توتی منیش نەبینی با بەردەوام بێ بەم شێوازە وای لێ هاتووە حەوشە و حەو ڕۆژ شایی گەرم بووە و هەڵپەرکەی بەردەوام بۆ بووکوزاوایە لەناو حەفلەکە خۆی درێژترین ڕیزی هەڵپەرکەی تیا بە بەڵام لەبەر هیلاکەتی و درێژی ماوەکەی وای لێ هاتووە 20 کەس دەوڵ و زۆرنیان لێەوە تەنیا حەو کەسێک هەڵپەڕیون ینی هەر بەردەوامیان پیاوە بۆی کە درێژی بکەنەوە چ جوان بووە جا ئێستا بەڕێزت باس کرد بۆ منە هەڵپەرکەی تایە بووە تەبڵ و جوزەلەی لێدراوە لە ئەو شایەیە ئێستا لەم کەرنەڤاڵەی ئێوەیە چالاکی هوەریەکان چییە؟ بەڵێ ئێمە لەم کەرنەڤاڵەیە کە سێم ڕۆژی جەژنەوە دەستمان پێ کردو لە 29 مانگەوە لە سێرانگەی سەرسی کردومانە چکە بۆ خۆی دوو بناوی لەمان هەیە بناویلەی گۆیژە و چوارتە تر بۆی کەسیان چوارتان باڵە بۆی کەسان دڵان نەڕەنجە لە سەرسی لە بینەکەی کردومانە بۆی بڵێ ئێمە اینجا لە سەرسیر سروشتێکی زۆر جوانی هەیە لەو سەیرانگای سەرسیرە نافورێکی تایبەتی ئەومان دروست کردووە کە بەداخەوە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژی کەرنەڤاڵەکە نەمەتوانین نافورەکە بکەینەویش بەڵام سوپاس بخوا دوێنێ شەو هەنێک کێشەی بۆ چاکمان کردو ئەمڕۆ نافوری ئاوەکەش ئیژەکە لە سێرانگای سەرسیر کە دروستمان کردووە دیمەنێکی زۆر جوان بە شوێنەکە بەخشێ بێژگە لە نافورەکە ستێجێکمان داناوە کە پڕە لە کەلەپوری کوردەواری تر دیجەی و ئەم ڕۆژ گۆرانی بێژێنین کە پێش ئەم یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ گۆرانی بێژمان نەبوو بەڵام ئەمڕۆ گۆرانی بێژی جێ بۆ گەرمکردنی شایەکە ئەتر چەندین کەپریتیایە کە پڕە لە خواردنەوە و شربەتی فرێش و ئەزبەرید و ئەو شتانە و لە هەمان کاتانمایشی ئەسپ و ئەسب سواری لێ بێت و شوێنی تایبەتی یاری مناڵانیشمان دروست کردووە چوپی گەورە و جامپینگ و ینی پڕە لەوانش بۆی کە خێزانە بەڕێزەکان کاتن مناڵەکان لێدانن و بۆ خۆیان پیاسە بکەن و چێژ لە کەشوهەوە و کەرنەڤاڵەکە وەربگرن باشە من لە پێشێکێکا وتم سازکردنی هەر فستیڤاڵێک کەرنەڤاڵێک ئامانجێک لە پشتیوێتی ئێوەکو خۆتان کەم کەرنەڤاڵەتان و کۆمپانیەکەتان سازتان کردووە ئامانجتان چی بوو ڕاستە ڕاستەڵی ئەفسانەیەکی وەکو شایەکەی بناوی لێ بۆ ئێمە وەکو کورد شاعیران و
کەسانی زۆر باش قسەیان لەسەر کردووە کاتوانین بۆ چەندەوەی کەش ئەم چیرۆکە بەردەوامی هەبێ ئەمە وەکو بابەتێکی نەتەوەی وەکو لایەنێکی تر بۆ نمونە ئێوە خەڵکتان بانگێش کردو بۆ نمونە لێ خواردن دروستکات کۆمەڵێک بابەتی جلوبەرگ و ئەسب سواری و ئامانجی ئێوە چی بۆ چی بە خەڵکەڵێن یعنی بۆ نمونە ئێستا گەشتیارێکێت من لە گەرمیانەوەیەت یا بۆ شار باشەر ئەوە کۆمەڵێ نەری تو بابەتی ئەو شوێنە بزانێت لێرە خواردن چی دروستەکان لێرە جلوبەرگ چۆنە هەڵسوکەوت چۆنە تێکەڵبوون چۆنە چکە لە ڕێگەی فیستیڤال و کەرنەڤاڵانە و پەیوەندیەکان زیاتر چڕەبێتەوە زۆر ڕاستە بەڵێ زیاتر بۆ ئاشناکردنی خەڵکی خۆمان و گەشتیارانیشە بە سروشتی جوانی کوردستان هەنێ شوێنەیەکە زۆر جوان و بەڵام کەم کە سەردانێکە بوون سەیرانگەی سەرسیر ئەمانویست ئاشنای بکەین و شوێنە بە گەشتیاران و بە خەڵکی خۆشمەوە لە هەمان کاتیشە ئەفسانە کوردەوارەکەش زیاتر زیندوو بکەینەوە لەناو خەڵکانە لە بەداخەوە لە مێژووی ڕزگاری خوازی شۆڕشی کووردا چەندین ڕووداوی خەمناکمانەیە ساڵانە یادیانەکەینەوە بۆیە بە پێویستی ێزانین کە ساڵانەش ڕووداوی خۆشبەختیمان زۆر هەبێت بۆی هێنانی خەڵک بەیەکەوە و حەفلەکردن بەیەکەوە و یەکتر ناسین و چێژوەرگرتن لە کاتی خۆیان و لە هەمان کاتیشە سەپۆرتێکی زۆر باشە بۆ بزنسە بچووکەکان و منە یەک دوو بزنسی تیا بوتیان دوای ئەم کەرنەڤاڵە بە تەمای بچین بزنسەکەماندانی لێرە مارکتینگی خۆمانەکەین و شتی فرۆشی خۆمانەکەین دوایەوە بزنسەکە دانین دەستان خۆش ئەوە سەحە لە دیمەنەکان بینین دکتۆر ئەگەر بۆ نمونە کەسێک بێت لەگەڵ بۆ نمونە ژن و مێردێکن لەوانەیە بە پیاسە بێن لێوە سێرێکی فستیڤالەکە بکەن و تۆزێ بۆستن و شەربەتێ بخۆن و بڕۆن بەڵام زۆر عایلە هەیە 5-6 سیارە بەیەکەوەن ئامادەکاریتان بۆ کردو بۆ نمونە کە بتوان لەوێ دابنیشن شوێنی خۆیان جێدا بنێن و کەس ڕێگریان لێ نەکا و بشتوان لە نزیکی شۆ بێن سێری چالەشەکانی وە بکەن بەڵێ ئامادەکاری ئەبێ بە دووشت هەم بۆ سەیران هەم بۆ لای ئێوەش بەڵێ ڕاستە ئامادەکاری تاوامان بۆوانە کردووە برایانمان لە هاتوچۆ تەندروستی ئاسایشەوانە لێوێن و دایم بۆ پاراستنی هێمنی و ئاسایشی ناوچەکە و بۆ ئەوەی کە سیارەکان ڕێگری دروست نەکەن ئامادەکاری باشی بۆ کرا و شوێنی تایبەتی لێ و خەمیێوان نەبێت جاکەشەکە زۆر کوردانەیە فەرشتا خراوە چاکان بوون ئالادینیان پێ و نازام لێرە چی پێڵەت چادانراوە و تایترها هەستەکەی ڕێک لە شوێنێکی کوردی و کللتوریە دانیشت خۆزگە بچوویتە چەند خۆشە سەرسیر تۆ چی بۆ ئەم کەرنەڤاڵە من بۆ من نەماتوانێت نەچوین بەزی شەڵا مادەم ماوەت بەردەوامی هەیە وەسە چالاکی زیاتریان کردووە ئیشەڵا لەم چەند ڕۆژ قسمە جۆڵا هەمومان بچین خۆزگە ئیش و کارەگەری شەڵا ئیجازە بایمەش بڕۆین چونە من ڕۆژانی جەژن دەواممان هەبوو جا ئەگە بەڕێزت پێمان بڵیت کە باست کردوتت گەشتیار دێت لانێ هەندێک لەو گەشتیارانە گەشتیاری کورد نەبێت بەڕێزت پێمان بڵێ ئەمان بێگومان پێویستیان بەوەیە تۆ ڕوونکردنەوەیەکیان بیت ئێستا ئێمە لە ناو خۆمانە ئاوە باسیەکەی نەڵێن شایەکەی بناوی لە وا بووە بۆیە تا ڕادێک ئاشناین لەگەڵ ئەمەیە بەڵام کەسێکە لە دەرەوە هاتووە نازانێ ئەمە هەرچیە دێدەبنە کەرنەڤاڵەکە هەنێک چالاکی تێ بۆ ئەمانە چی کراوە ئەسن تاکو ئێستا لەم سێ ڕۆژاکە بەڕێتان کرد هەبوو گەشتیاری بیانی هەبوو بۆ عەرەب زمان بێت گەشتیار لە وڵاتانی ترەوە بێت بەڵێ گەشتیار لە عەرەب زمان هاتووەوە فارسیشمان بینیوە تا ئێستا بەڵام بۆی کە مەجموعە کەسێکیان بۆ دانین کە ڕێنیشاندەریان بێ شتێکی وامان نەکردو بەڵام خەڵکەکەی کە لەوێ لەگەڵمانە کەرنەڤاڵەکەکەن و خاوەنی کەپرەکان و خەڵکی چوارتە ئەو ناوەن هەمووی کەرنەڤاڵەکە بەی خۆی ئەزانێ و هەمووی لە لای خۆیەوە کە زمانێک ئەزانێ ئەچێ دەزەکە بە ڕێنیشاندان و ڕوونکردنەوە ئەو زۆر باشە ئێستا بینیمان لەوێ کۆمەڵێک کەپرتان ئامادە کرده بوو تە لە ڕێگەی خانمەکانەوە بێ کۆمەڵی خواردنی کوردەواری حازر کرابوو ئێوە بۆ نمونە زۆر جارکە ڕێخەری کەرنەڤاڵێکن کۆمەڵی ئاسانکاری بۆ خەڵکەکەن بۆ نمونە لەوانەیە بڵێ خێزانێکن ئەڵێ کاکە هیچ ئامادە مەکەن ئەچین لێ خواردنە خۆین لێ خواردنەکردین تا چەند توانیتانە بۆ لە ڕووی نرخەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە لە ڕووی باشتی خۆراکەکانەوەی تری یا پراخە کۆمەڵی خواردنی تایبەتە بە شێوازی لە شێوازەکان بێت کە خەڵک لێ ڕاستی بێت تا چەند کارتان لەسەرمە کردو بەڵێ سپاس بخوا خەڵک ینی لێ ڕازیە لە ڕووی نرخەوە ترێمەش فیدباکی خەڵکمان بۆ گرنگە بە تاکیت تا ئێستا خەڵک زۆر لە نرخەکان ڕازیە و لە هەمان کاتیشە بۆ پاک و خاوێنی سافی تایبەتمانەیە و ڕۆژانە کە خۆڵەکان کۆکەنەوە و لایبن بۆی ئەو شوێنە دیمەنێکی ناشرینتیانە بکە خۆڵ فرە بدرێت لە شوێنی یان شتێکیەوە ئەی دەستان خۆش بێ وەکو خواردنەکان
بەڕێزت باسس کرد خواردنیشی تیا هەیە هەندێک خاوەن کار هەیە خواردنەکان لەوێ ئەفرۆشن تا چەند هەوڵتان داوە ئەو خواردنانە لەوێ پێشکەش بکرێت کە کوردیە یان بۆ نمونە هەر لە ناوچەکە لە شارباژەڕ ئەو دەوروبەرانە زۆر زیاتر دروست ئەکرێت بەڵێ چاخانەیەکی وتوت کە لە پوریمان دروست کردووە کە دیمەنێکی زۆر جوانی هەیە و لامان کاتیشا خواردنەکان زۆربەی هەرە زۆری کوردەوارینی تر خواردنە کوردەوارەکانی خۆمانیا پراغا و هەموو خواردنە کوردەوارەکانی لێە باشەوە کوچی بۆ نمونەگەر ئێمە هاتین بڵێن ئەمە دکتۆر ئاماژەی کردو توێتی ئەمان زۆر بەتامە خواردنەکان خۆت چی لەوێ زۆر بەدڵ بوو وڵی یەک دوو برادری چوارتایی لێ کە پرێگەندانەوە کەبابیانەیە ئەوز کەبابەکەیان زۆر بەتام باشێ دوو کەڵ بەرزەوێتەوە بۆ خۆت لەم لاشۆ یاپراق بۆنی بڵاو کرۆتەوە بۆ دەشت و دەشتی چایەکە خۆی جا چونکە لە ناو دەشتەشە کەبابەکانی بۆ ناکەن بە لەسەر قاپێ بۆدان هەر بۆ دەکەن بە بابڵەیەک و ئەی خۆی بە سروشتەکە بەم دەرس و پلەشتایەتە خوارەوە تامیشکێ دکتۆر زۆر جارەڵی لە ڕێگەیم کەرنەڤاڵانەوە کۆمەڵی بابەت ئەبێتە جێی پرسیار ئێستا بۆ نمونە منەمە بۆ بۆیە واڵێم لەبەروی پێشتر باوکمەمەی بۆ باس کردم من لەبەروی باوکیشم خۆی چارباژی ڕێ چوارتای هەڵێ من مناڵ بووم یەک چاخانە هەبوو لە چوارتای حەسەن زیرەک هاو لەو چاخانەیە دانیشت گۆرانیەوت یعنی هەمومان لێی کۆ بوونەوە ئەو وەکو کەلتورێک و ڕابردوویەک بۆ ساڵانەی پێشوو هەفتاکان و ئەوانە هەوڵتان ناو هونەرمەند بێن و گۆرانی بڵێن تا چەندە چنەوە هونەرمەندێک میلیانە بێنن کە ئەو گۆرانیانە بڵێنەوە کە پەیوەندی بە شارباژیە ڕوو ئەو ناوچەیە هەبووە بۆی کە زیاتر خەڵک چێژی لێوە بگرێت و ئاشنابێتەوە بۆ دەنگانە بەتاکیید بە حکومەوە ئێمە ئەزمموی دوو ساڵمانەیە بۆ فیستیڤاڵی کاڵک لەگەڵ دەستگای میدیای کورساتە کرمان بۆیش هونەرمەندی میلیمان بان کردووە هەمان ئەو هونەرمەندە میلیانە بەتەمای بانگەشتکەینەوە بۆ سەرسیر و هەر گۆرانە کوردەوارەکان بڵێنەوە کە خەڵک ئەکات بە جۆش خۆرەشان بۆ دروستەکات و توانێت و هەڵپەرکێت لە ساعت چەنەوە دەست پێکا وە بۆ چانیشە بەڵێ لە 29 مانگۆ دەستی پێ کردووە ڕۆژانە لە دەی بەیانی بۆ دەی شەو بەردەوام بێت تاوەکو 4 لە سەیرانگەی سەرسیر دەستان خۆش جا دکتۆرما بینین بە خۆشحاڵی لە خۆی گەورە بەزیابێ ئێستا فستیڤالمان زۆرە کە ئەوە بەم شوەیە لەلایەنە کللتوریەکەیەوە خەریکن کارەکەن لەسەری بەڵام ئەبێ داهێنانیشی تیا بکرێ بۆی کە بۆ نمونە نەڵێن ئەمەش هەر خواردنە کوردەواریەکەی و ئیشی دەستەکەی و ئاوا بەم شوێ نەبێ و تو تاموبوونی جیاواز وە تایبەت بە خۆی هەبێت بێدەر لەوەی کە سروشتەکە زۆر جوانە چی ترتان کردووە ئەوەی کە ئەم کەرنەڤاڵە لە چالاکیەکانی تر جیاتر بکاتەوە بڵێت بۆ نمونە فڵان ساڵەکە بوو چوین بۆ کەرنەڤاڵە ئەوە بوو ئەوەی هەبوو بۆی لەمانێ تر ناچێت تێگەم بەڵێ وەکو ئاماژەم پێ لە سەیرانگەی سەرسیری نافورێکی زۆر جوانمان دروست کردو بۆ ئەو کە لە ناوەڕاستی سەیرانگاکەیە و دیمەنێکی زۆر جوانە بەخشێ و لامان کاشتا لەو سەیرانگایە کە یەک دنیا یاری ینی مەجموعەیەک یاری مناڵانی گەورەمان داناوە کە بۆی مناڵەکان لێ یاری بکەن و بخۆیان بە عیلەکە گەڕن بە کەرنەڤاڵەکەیە ئیتر حەفلە ناوکەشی شایەکی بناوی لێوەش تەبان جیاوازە و ئێستا دوێنێکە بەرەو شایەکی بناوی لا ڕۆشتن بەرەو سەرسیر لە لای تەگەران چوارتەوە لە بەنزیخانەیەک لامە بینیم یەک دوو پیاوی بەڕست دەستیەکیان گر بوو سەرچۆپیان گر بوو توێنە چین بۆ شایەکەی بناوی لە ینی ناوەکەی دەنگیاوەتەوە لە ناو خەڵکە و پێشوازێکی زۆر باشی لێگرێ سوپاس بۆخۆ باشە ئێستا بۆ نمونە لەوانەیە زۆر خێزانی کە زۆر کەسی کە لە ڕێگەم بەرنامەوە جەنابەت باسیێم کەرنەڤاڵمانگە پلان دابنێ بۆ ڕۆژانی داهاتوو بێت سەردان بکات زۆر کەسەیە ینی حەز ئەکات کۆمەڵی ینی دڵنیا بێ لە شتەکە ئەوێ خێزانەکەی بەرێ کۆمەڵی عیلەی بەرێ لەوێ ئێوە کەسانتان هەیە چاودێر بن بۆ نمونە ئەو کەسانی کێن سەردانەکەن لەوانەیە بەسەر کەپڕەکان ئەمڕۆن لەو لاوە بۆ خۆیان کۆمبار و بەڕداخەن و بیکەن بە سەیرانیش بۆ خۆیان لە هەمان کاتیشا کۆمەڵێک گەنجەکانمان هەیە حەزیان لەوێ بە ئۆتۆمبیلی خۆیان بێن و لە شوێنێکا دانیشن بووی کەشەکە ئارام بێ باست کرد ئاسایی شوهانە هەمووی لەوێ هەیە بەڵام چاودێری شەبێ باشە بووی کە کەس هاڵێ پشۆکەم لێ تێک نەچێ ینی هەموو کەسێ شوێنی خۆیان دانیشێ چۆن ئەم بابەت هەتان جیا کردێتەوە ڕێخستنێکی شوێنەکە تێگەم بەڵێ ینی چەند گەنجێکیشماندانەوە کە بخۆیان خەڵکی چوارتان وەکو چاودێر بێجگە لە برانمان لە ئاسایش و تەندروستی و هاتو چۆش لێوێن ئیتر ئەو گەنجانش کە وەکو چاودێر لێوێن بەسەر شوێنەکانەوە گەڕن و ناڵن کە ئاسایشی و هێمنی ناوچەکە تێک بچێ بەبێ بەرامبەر خەڵکێتە ژوورۆ بۆ بەڵە بەبێ بەرامبەر باش وەکو ڕێگەکە من تا ئێستا بەداخەوە نەهاتوم هەرچەند سەر کۆزۆری وەسفکردوەتی شوێنێکی زۆر جوانە وەکو ڕێگە و بانەکە کە بۆی دیت ڕێگە و بانەکەی خۆشت باشە گونجاوە بۆ ئۆتۆمبیل یان بۆ نمونە پێویستەکە تۆ بە ئۆتۆمبیلێکی تایبەت بیت
ڕێگەکەی زۆر باش و جادەکەی قیرە تاوکۆ گەیتە سەرسیر ینی زۆر باش هەر لە چوارتاوە لە بەرامبەر بینای قایمقامەوە فەرێکی لێ هینەکمان هەڵواسیوە بڵبۆردێک کە نووسراولێرە و بۆ شایەکی بناویلە لێو سەرەکەویت جادێکی قیرە تاوکۆ گەیتە شوێنی کەرنەڤاڵەکە ڕێگەکەی زۆر باشە ئێمە دەستخۆشیت لێەکەین سپاس بۆ تۆ سپاس بۆ هەموو هاوکارەکانی تر بە هیوای ئەوەی کە بیرتان لەوەی کردوتەوە کە بتوانن نەریتێکی کوردەواری جوان دوانە زیینی بکەن و لە ڕێگەی ئۆشۆ کۆمەڵە چالاکی ئەنجام بن ئەمە بەردەوامی هەبێت ساڵانە بتوان نەگەر جارێک تر هەر ناوینە نێشایەکی بنایلە بابەتێکی تری کوردەواری پێیان و کاری لەسەر بکەن دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ زۆر بەخێر بێت.